گەیمەرانی کوردستان بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 133 بەرنامە سفرەکژیری دوێنێ شەو خەوتن نەبوو لەبەرەوەی ئۆسکاری دنیا ڤیدیۆ گەیم دابەش کرا تۆنێک هەواڵمان هەیە 33 دانە هەواڵ تەواوی ئەو یاریانەی لەو گەیمە وەرزەی ئاشکراکران جگە لە خەبەرەکانی خۆمان لەوانێ بەرنامەیەک زۆر درێژبی بەڵام پڕ معلوماتە تاکۆتایی بینەر بن لایک سبسکرایب تکایە لە بیر نەکەن با دەست پێ بکەین سەرەتاش بێگومان بە گەیمە وەرز دەست پێ دەکەین دوێنێ شەو بە کاتی هەولێر و کوردستان خەڵاتەکانی یاریەکان دابەشکران بەناوی گەیمە وەرز کە تۆنێک خەڵات دابەشکران تۆنێک یاری نوێ ئاشکراکران بێگومان سەرەتاش بۆ دەست پێ دەکەم کەوە گەورەترین یاری توانی گەورەترین خەڵات بباتەوە بێگومان ئەویش یاری ئێلدن ڕینگە کە توانی یاری ساڵ بباتەوە میازاکی هاتە سەستەیج و سپاسی هەمووانی کرد و قسەی خۆی کرد کە سپاسی گەیمەرانی کرد سپاسی بەندای نامکۆ ئەوانەی کردکەوە هەر لە پێدا ئێلدن ڕینگ دروست بکەوە وتشیکەوە ئەو بەخۆی چاوەڕێ نەدەکرد ئەو یاریە بۆ شێوەیە سەرکەوتوبی کەوا سەرکەوتوو بووە بەڵام لە کۆتاییەکەشتش سەی ڕوویدا گەنجێک منداڵێک بەخێر قانونی هات بۆ ناو ئاهەنگەکە و لە پاشەوەی کە بەڕێز میازاکی قسەکانی تەواو کرد هاتە لای مایکەکە و قسەیەکی کرد کە لای زۆر خەڵکی مانایەکی گەورە نادا بەڵام باسی بیل کلینتنی کرد سەرۆکی پێشووی ئەمریکا کە لەسەر حکم کاتی خۆی لادرە لەسەر زۆر مەسائلی دەستێژیکردنە سەر ئافرەت و شتە بێمانایانە لە مێژە مۆزۆنیە و کابرێ ئەو منداڵش هات ئەو قسەیە کردوتی ئەو خەڵاتە پێشکەش دەکەم بە کەسێک بەنای بیل کلینتن ینی سەرۆکی ئەمریکا زوو سکوێرەتی هات و منداڵەکان دەژی کرد و دەریان کرد لەوێندەر جێف کیلی دواتر بەڕێوبەری گەیم وەرز یاخود پێشکاری سەرکی گەیم وەرز ڕێگەیاندکەوە منداڵەکەیان دەژی کردیە و کەسێک کە بە شێوێکی نایاسای هاتە سەستەیج بەڵام مهمەکە لەوەی دایکەوە میازاکی قسەکانی خۆی کرد و منداڵ لە پشتۆ دەسوڕاوە کام سەیرم دەکردم گۆ منداڵەیان دەبی منداڵی میازاکی بیا منداڵ یەک لەوانە بی کە لە سەستەیجینە ئەو منداڵستەکە لەوێندەر مهم شتش سەیر ڕوویدا ئەوڕە تویتەر و فەیسبوک وانە ئەوەندە باسی ئەو منداڵی دەکەن باسی میازاکی ناکەن منداڵی بەخێ قانونی بێت سەستەیجی پەیامەکی بدە هەموو دنیای بەهژێنی کە پەیامەکەش هیچ مانایەکی گەورە نادا تەنیا قسەی قۆڕە دەتوانین بڵێن یاخود پەیامەکی هەیە هێشتا پەیامەکە ئاشکرا نەکرێ یاخود ئەمە هێشتا نازانین یا پەیامەکی نهێنی ناو قسەکانی هەیە جەماعەتی کنسپیرسی تیۆریەکان ئەوانەی کە بیر لە هەموو شتێکی دەکەن و بە 2030 پێیان وایە دنیا هەموو بیردۆزەی نهێنی ماسۆنیەکانە ئالان هەیە بتوانن ئەوشتە هەڵینێ بەس مهم پیرۆزبایی لە گەیمەران و لە خۆم و لە هەموو گەیمەرانی کوردستان دەکەم عاشقانی یاری ئێلدن ڕینگ دەکەم پیرۆزە بەڕاستی ئێلدن ڕینگ بۆ یاری ساڵ کە پێش گارەڤەر ڕاگنەڕۆکی کەوتەوە بەڵام گارەڤەر ڕاگنەڕۆک خەڵاتی زیاتر لە ئێلدن ڕینگی بردەوە عکسی مەسایلی ڕێدێ ڕدەمشن و گادۆڤاری 2010 بوو لە ساڵی 2010 کەوا گادۆڤار خەڵاتی کەمتر بردەوە لە چاو ڕێدێ ڕدەمشن دوی بەڵام گارۆڤار یاری ساڵی برد ئەو جارە پێچەوانە بووە گارۆڤار ڕاگنەڕۆک 6 خەڵاتی بردەوە بەڵام نەیتوانی یاری ساڵ باتەوە ئەوتە پێچەوانە کرایەوە بەس مهم گارۆڤار 2010 خەڵاتی یاری ساڵی بردیە ئەو جارەش بە پلەی دووەمیشبی بە پلەی سێمیشبی هیچ کێشەیەکی نییە بێگومان گارۆڤار توانی بە خەڵاتی بێست نێرەتیڤ بباتەوە باشترین چیرۆک بباتەوە کە بێگومان چیرۆکی گارۆڤار ڕاگنەڕۆکی یەکێکە لە باشترین چیرۆکەکان بێگومان هەموو ئەو کاندیدانە چیرۆکی ناوازیان هەبوو بێگومان بەڵام ڕاگنەڕۆک توانی بباتەوە Best Art Direction دەرهێنانی وێنەی و هوەری ئێلدن ڕینگ توانی بیباتەوە کە پێم وایە شایەنیتی لە بەرەوەی لە ڕووی ئارت دایرەکشن باوەڕ ناکەم هیچ دیارێک ئەو ساڵ بەقەدە ئێلدن ڕینگی کاری لە بۆ کراوی و نازدار بین هەردوو خەڵاتی میوزیک و سکۆر لەگەڵ ئۆدیو دیزاین گادۆڤەر ڕاگنەڕۆک بردیەوە واتە لە ڕووی میوزیک و گادۆڤەر ڕاگنەڕۆک بردیەوە کە پێم سەیرە لە بەرەوەی ئێلدن ڕینگیش میوزیکی زۆر ڕاکتێدایە بەڵام گادۆڤەر ڕاگنەڕۆک توانی بیباتەوە کە ئەویش میوزیکی زۆر ڕاکتێدایە بێست پرفۆرمەنس کە ئەوەی لێرەیان زۆر خۆش ڕوویدا باشترین نواندن کریستۆفەر جەج بردیەوە لە یاری گادۆڤەر ڕاگنەڕۆک وەکو کارکتەری کریتۆس وەکو نواندن بەڵام ئەوەی مهم بوو کە دڵم زۆر پێی خۆشم گوتم واو what the hell مستر ئەڵپەچینۆمان بینی بەڕێز ئەڵپەچینۆ ئەکتەری بەناوبانگ ئەکتەری خۆشەویست یەکێکە لە دڵخوازەکانی من یەکێکە لە پیاوە مەزنەکان لە ژیانم مستر ئەڵپەچینۆ هاتە سەیج و وتی من لەوانەیە زۆر یاری نەکەم بەڵام من دڵخۆشم کە منداڵەکانی خۆم دەبینم یاری دەکەن و ڤیدیۆ گەیم دەکەنەوە دنیای ڤیدیۆ گەیم گەیشتەوە ئاستەی مستر پەچینۆ خەڵاتی باشترین نواندنی یاریەکانی دا کریستۆفەر جەج کەوا خەڵاتی کەوا ڕۆڵی کریتۆسی بەرزەستە کردی لە ناو یاری گارۆڤاری گارۆڤەر ڕاگنەڕۆکی کە دڵخۆش بووم لە بەرەوەی 2010 کریستۆفەر جەج نەیتوانی بیباتەوە ڕۆجەر کلاک بردیەوە لە بۆ کارکتەری ئارتەر مۆرگن لە یاری ڕێدێ ڕدەمشن دوو بەڵام ئەو جارە توانی بیباتەوە پێشم وایە شایەنیتی لەبەر نواندنێکی پێرفێکتی ئەنجامدایە و
پیرۆزیشە بەڕاستی بەڵام بینینی مستەر پەچینۆی کرێتۆس لەگەڵ پەچینۆی بێکەوە باوەشیان کرد ئەوە ترکە ساتش خۆش باوەڕ ناکەم هیچ حەفلەی ساڵ بەقەدر ئەو ساڵ ئەو حەفلە نازدارەی لە بۆ کرای بەڕاستی وەرە یاری سترەی دوو خەڵاتی بردەوە کە زۆر دڵم پێی خۆشە باشترین یاری ئیندی بردەوە بێست ئیندی لەگەڵ دەیبت ئیندی واتە یاری نوێی یاریی ئیندی نوێ ئیندی واتە ئیندپندنت یاریی بچوشی خاوەنەکەی کۆمپانیاکی گەورە نەبی سترەی دڵخۆشم یەکێکە لە یاری تایبەتەکانی ئەو ساڵ لەوانەشە لە تۆپتێنی من هەبی ئەو ساڵ کە ڤیدیۆی جیاواز دوای لەسەر دەکەم کەوا تۆپتێنەکانم چییە سترە یاریشی جیاواز بەڕاستی یاری لەسەر پشیلەیەک توانی ئەو هەموو کاردانەوەی گەورە دروست بکە و توانی بێتە ناو کاندیدانی یاریەکانی ساڵ و تۆنێک خەڵات و شت کاردید بکرێت میهمە دوو خەڵاشی بەدەست بینی وەڵا عافیە لە بۆیان سەیرەکە لەوەی دەیان ئەو ساڵ و پار ساڵش کە کینا بردیەوە هەردوو یاری ئیندی لەسەر پلیستیشنی سەرەتا بڵاو کرانەوە ئەوە ژەوە نیشان دەکەوە سۆنی دەزانی چۆن تەعامل لەگەڵ ئیندیپندنت ستودیۆیەکان بکە کەواشتەی میمە هیوادارم ئێکس بۆکسیش بەو چاوە سەیریان بکە بەو چاوە گرنگجی بە یاریی وەکو سترەی بدا یعنی پێم سەیرە ئێکس بۆکس ئەو عقدە گەورەی لەگەڵ سترەی نەکرد سۆنی لەگەڵێک کە سۆنی پارێک زۆر ناتە پرەپێدەکان بەڵام ئێکس بۆکس یاریی وەکو سترەی لە قیسە خۆیدا هێشتی بێت سۆنی سرەی ئێستا لەسەر ئێکس بۆکسی بە زۆر نازارتر دەبوو گەیمەرەش یەکجار زیاتر گەی پاسی بەکاردێنین دییان کرد بەس میهیم هیوادارم ڕۆژێک بێتە سەر ئێکس بۆکسی بەڵام پلیستیشن هەموو کاتێک دەزانی ئەو جۆرە یاریانە بدۆزیتەوە کەوا کاردانەوە دروست دەکەن و خەڵاتی بەدەستدێن کە جێگەی دڵخۆشە بڕاستی وەکو یاری مۆبایل مارڤڵ سناپ بردیەوە کە یارێکی کارتە پێم وابی بە نازانم چیە مەسەلەکە بەس ئەوەی دەزانم کەوا سێکند دینەر ستودیۆ بەرهەمی دێنی نازانم یاریەکە کۆکوونیە بەڵام بۆ باشترین یاری مۆبایلی باشترین یاری ئەکشن بەیۆنێتە 3 بردیەوە کە تایبەتە بە نیتندۆ سویچی یارێکی تاو ئەکشنە پلاتینیەم گەیم دروستی کردیە نیتندۆ بڵاوی دەکاتەوە پیرۆزە لە گەیمەرانی نیتندۆ وەرە بەیۆنێتەوە عاشقانی باشترین یاری ئەکشنی ئەدڤێنچەر بەتە سەرکێشی و ئەکشن گارڤار ڕاگنەرۆک بردیەوە کە لەلایەن بیگمان سۆنی سانتا مۆنیکا بەرهەم دێ کە بیگمان ئەکشنە و ئەدڤێنچەر سەرکێشی باوەڕ ناکەم لەو یاری باشترمان هەبی لە گارڤاری بێگومان بەڵام ئەتوانین بڵێ ئێلدن ڕینجیش لەو زۆرەیە ئێلدن ڕینگ زیاتر ڕۆڵ پلەیینگە RPG لەوەی ئەکشن ئەدڤێنچەر بی وەکو ژانرە بۆیش ئێلدن ڕینگ خەڵاتی باشترین یاری RPG یاخو ڕۆڵ پلەیینجی بردەوە کە بێگومان لەو ساڵ لە ئێلدن ڕینجی RPG باشترمان نییە و باڕاکەنە مێژوش بەقدر ئێلدن ڕینجی یاریشی ناوازەی RPGمان هەبی ڕۆڵ پلەیینگمانەوەتە بە ئارازی خۆتوانی هەموو شتێک بکەی و بچی هەموو شوێنێک باشترین یاری سپۆرت و ڕیسینگ یاری گراند تریزمۆ 7 بردیەوە کە جێگەی سوپرایز بوو یاری بردیەوە بەڵام عافیە لە بپۆڵی فۆنی دیجیتال و کۆمپانیا سۆنی یاری شوات دوستکەن توانین ئەو خەڵاتەش باتەوە most anticipated game ئەو یاری کە خەڵکەی زۆر چاڕوانی دەکا پێم سەیر بوو کەوە یاری The Legend of Zelda Tears of Kingdom زێلدا بوو نەیاریەکانی سۆنی بوو نەیاریەکانی ئێکس بۆکسی بوو نەیاری گەورەکانی دیکە بوو بەڵکو زێلدا دەرچوو نیتندۆ سویچ بۆش ئەوەی نیشان دەکەوە چ گەیمەرێک چاڕوانی یاریەکانی نیتندۆ سویچە میهیم گەیم ئەوەردز بەڕاستی خەڵاتەکان شتی خۆشی تێدا بوو پێم وایە باشترین کۆنفرانس و ڕێڕەسم و خەڵات دابشکردنی ڤیدیۆ گەیم بوو لە مێژوودا شتی زۆر سەرنجڕاکێشێکیدا ڕوودا لە ڕووی میوزیکەوە چەند لایڤ میوزیکە چیان ئەنجامدا بابینە سەر ئەناونسمنتەکان ئەو تڕێلەرانەی ئەو یاریانەی کە ئاشکراکریان بەجددی ینی کەماومێن لەبەرەوەی کۆمپانیا سۆنی کۆنفرانسی خۆی نەکرد زۆرێک لەو یاریانە هاتنە گەیم ئەوەردز یانی گەیم ئەوەردز ئەو ساڵ زۆر قازانجی گەورەی کرد لەبەر سۆنی کۆنفرانسی نەبوو ئەو یاریانە هەمووی هاتە گەیم ئەوەردزی هەمووی لەوێ عرضکران کە شتی گەورە و ناوازە تێدایە و بەتایبەتیش دویان هەر زۆر دڵم پێی خۆشە دەست پێ بکەین بە Death Stranding 2 بێگومان هیدیۆ کۆجیما هەفتەکان ڕابردش باسم کردەوە یان یاری Overdose یان Death Stranding 2 ئاشا دەکات دەرچووکەوە یاری Death Stranding 2 Death Stranding 2 هێشتا ناوەکەی بە فەرمی ئاشرا نەکریان لەبەرەوەی لەسەر تڕێلەکەی نووسە working title لەوانەیە ناوەکی جیاوازی هەبی نەک Death Stranding 2 یان Death Stranding 2 شتێک دەبیتن بەس مهم ئەگەر تەماشایەکی ڤیدیۆیەکان بکەین دەبینین کەوا باسی دوو زەمان دەکەم زەمانێکیان باسی پێش ڕووداوەکانی بەشی یەکەمی Death Stranding دەکا کاتێک ئەو ئافرەتە ئەو کاراکتەرە پێشەوەی سام بناسی کە ناوی کارکتەرەکەم بورە دەزانم ئاکتەرەکە ناوی لیا سەدوکسە کە لەوێش ئامادە و بەڵام ناوی کارکتەرەکەم بزەم دەبیت نییە بەڵام ئەو کارکتەرە نیشان دەکەوە منداڵی هەبووە پێش چیرۆکی Death Stranding 1 بەڵام لە پاشەوەی لە پار Death Stranding 1 پەیوەندی لەگەڵ سامی دەبەستی ئەو شتانە بەڵام سامی نیشان دەدەکەوە زۆر پیر بووە دەبین قژی ڕیشی تۆزێک دموچاوی زۆر بە تەمەند چووە بەڵام ئەو بووکو خۆی تێ بکچە جا ئەوە دوومانای دەدا ئەوە یان ئەوەیەکەوە هۆکاری بارانبارین و چیرۆکی یاریەکە وای کردێکەوە سام تەمەنی پیربی لەبەروی زۆرە باران نەگرنا و Death Stranding دەباریکەوە گە پێکەوی
تەمەنت بەرز دەکاتەوە پیر دەبێ دەسی عمر بەڵام نازانم بالضبط بەڵام دەزانینکەوە خراپەکارەی نوێمان هەیە و پێشبینیش دەکەمکەوە هەمان خراپەکاری بەشیەکەمی بەڵام بە شێوازەی دیکە بە فەیزەکی دیکە بگەڕێتەوە کەوا ترۆبیکە ڕۆڵەکەی دەجێڕی لە بەش یەکەم پێم وایە خراپەکاری زۆر بەقوت و باش نەبوو بەڵام ئەو جارە هیوادارم تۆزە تاویزی بکەم بەڵام وەکو ڤیژوەڵ ئۆمایگاد گرافیک زۆر جوان دیارە گەیم پلەیمان نەبینیە بگومان بەڵام میهیم ئێستا بیاری لە بەرمێنانە لە بۆ پلیستیشن 5 بێمە سەر ئەو یاریکەوا من زۆر دڵم پێی خۆش و لە مێژە چاوەڕێشی دەکەم ئەویش یارێکی نوێی بایۆشۆکە لەلایەن جەماعەتی دروستکەرانی یاریەکانی بایۆشۆک دروست بکرێت بەداخەوە یاریەکە لەناو جیهانی بایۆشۆک نییە بەڵام هەمان ستایلی یاری بایۆشۆکە یاریەکی نوێمان هەیە بە ناوی جوداس ناوەشی ئاینیە ناو ئاینی مەسیحیەکان ئەو یاریە لەلایەن ستودیۆی گۆستۆری بەرهەمدێ کە کێن لڤین بەرهەمی دێنی ئەو کەسێکەوە یاریەکانی بایۆشۆکی لەگەڵ تەیکتوی دروست کردیە بێگومان ئەو یاریە پەیوەندی بە بایۆشۆکی نییە بەڵام هەمان جە و کەشوهەوەی هەیە چیرۆکی ئەو یاریەش بە شێوەیەکی سەرەکی یاخود بە شێوەیەکی زۆر سەرەتایی باسی تۆ دەکە وەکو پاڵەوانەی ئەو یاریە باسی کەشتێکی ئاسمانی دەکە کەوا لەسەر لە ناوچوونە لە دەرەوەی زەویە بێگومان لە ناو چۆرە هەسارەیەەکە دەرێ بۆ ڕزگاربوون لە ژیان دەبی ئەو کەشتێت چاکەیتەوە بەڵام چاکردنەوەی ئەو کەشتیش دەبییان بچە هاوبەشی دوژمنەکانت یان بێت دوژمنایەتیان بکەی و لە ناویان بی پارسەکان کۆکی و کەشتێک خۆ چاکەوە بەڵام میهمەکە لەوەیەکەوە جەوەکی زۆر ئاینی فەلسەفی وەروەها جەوەکی بیرکردنەوەی تێدایە کلاسیکی تێدایە کەوا ناتوان بەتەواتی وەسفی بکەنە بەرێ لە بایۆشۆکیش ئەو زۆرە جەوە کە ئابەیە جوانە هەیە کە لەوانێ هەموو یاریێک نتوانین دروستی بکاتەوە لەو یاری زۆر بە جوانی دەیبینی و گرافیکی زۆر جوان دیارە بگومان نازانم یاریەکەی بڵاو دەکرێتەوە تەنیا ئەوە تیزە ترۆیلەر و ئاشاکردنی یاریەکەیە بەڵام پێشبینی ناکەم واز و بڵاو بکرێتەوە لەوانەیە 2024 25 هیوادارم 2023 بڵاو بکرێتەوە چکە لەبەرەوەی جەفکی لە پاش عەرزی ترۆیلەکەی وتی من چەند ساعتێک لە یاریەکەم کردی و یاریەکە زۆر نازدارە ئەگە چەند ساعتێک لە یاریەکەی ئامادەبی هیوادارین لە کۆتایی 2023 خۆ سەرەتای 2024 یاریەکە بڵاو بکرێتەوە جوداس تەنیا لە بۆ کۆنسۆلی ئێستا دەبی لە بۆ پلیستیشن 5 و Xbox Series دەبی لەگەڵ PC بێگومان لە پیسیش لەسەر ئەپێک گەیم سۆر و ستیمی بەردەست دەبی ئەگەر بڵاو بکرێتەوە بێنە سەر یاریەکی دیکە کە ترۆیلەری لە گەیم ئەوەرزی ئاشراکرا ترۆیلەرەکەی زۆر سەرنجڕاکێش بوو ئەویش یاری Star Wars Jedi Survivor بەشی دووەمی یاری Star Wars Jedi Knight بەشی یەکەم من لەسەر گەیم پاسی تاقیم کردەوە دڵخۆش بووم بەو یاری جەوەکی خۆش پێدام وە کارکتەری کال کریستۆ بەجددی یاری کارکتەرێکی نازدارەوە چیرۆکەشی زۆر بە یاریەکانی سۆڵزلایشی دەچی بەڵام لە جیهانی Star Warsی بەشی دووەم کال گەورەتر بووە ئێستا پادوان نییە واتە قوتابی نییە ئێستا هێز و پاوەرەی زیاتری جێدای هەیە وە دەتوانین ڕوبەڕووی هەموو جۆرە دوژمنەک ببتەوە لەبەرەوەی بە تەواتی بوویتە جێدای بەڵام باسی سەردەمەچی دەکەکەوە جێدایەکان یان لە ناوچوون یان هەر نەماون یان خۆیان حەشاردەیە ئەنجا کاڵ یەکە لەو کەسانی کە خۆی حەشاردەیە بەڵام دێ ڕوبەڕووی هەر هەمیان بتەوە بەتابەتی ڕوبەڕووی بڕیارەکەی ئیمپراتۆریەت ببتەوە کەوا دێ جێدایەکان لە ناو بەوە فۆرسیش بکوژێنەوە لەلایانی تا باشە ئەو یاریە ڕلیزێتی ئاشکراکرا لە مانجی 2023 لە سەرتاوای پلتفۆرمەکان بڵاو دەکرێتەوە یاریش سەرنجاکێش دیارە پێم وابی دوای یاری Star Wars و EA Star Wars کە بڵاو بکرێتەوە لە پاشەوەی یاری دیکەی Star Wars لەلایەن کۆمپانیەکانی دیکە بەرهەم دێ میهیم ئەگەر نەت کردیان جدای فالن ئۆردەر چکا دەکەم بڕم بیکەن لەبەرەوەی زۆر نازدارە ئەگەر حەزر لە یاریە تەوان نەک تەنیا Star Wars وەکو یاریشی نازدارە وەکو Star Wars یەکێکە لە باش یاریەکانی Star Wars جدای سڤایڤەر دەڵێن لەوی باشتر دەبی ئینشاڵڵا چاوەڕێم ڕۆکستار هەر یاری GTA بڵاو ناکاتەوە بۆ یە ستودیۆیەکی دیکە هەڵستا یارێکی GTA بەڵام وەکو GTA نییە بەڵام ستایلی GTA دروست کردیان بە ناوی کرایم بۆز کە پڕە لە کەسایەتەکانی هۆلیوود تێیدا بەشدارن و بە گرافیکی زۆر بە GTA دەچین تەنیاوەیە کامیری کەسی یەکەمە یاری کرایم بۆز ڕۆکی سیتی بۆ یەکەم زار لە گەیم ئەوەرز ئاشکرا کرا کەوا چەک نۆرسی تێدایە دانی ترێهۆی تێدایە لەگەڵ ڤانیلا ئایسی تێدایە بێگومان مەمێن مایکل ماسنی تێدا لە فیلمی ڕزڤەر دۆگز تەواوی خۆشەویستەکانی منی تێدا کە بە منداڵی لەگە فیلمی ئەو کارکترانە گەورە بووم هەر هەمویان ئەکتەری نازدارن ئەکتەری خۆشەویستن و ئەکتەری بەناوبانگن و یاریەکە بۆسەف دەکرێت کە یاریێکی کامیری کەسی یەکەم بی بەڵام تەقەکەربی لە ناو شاری فلۆریدا بیتن کە ئەو شارێکەوە یاری GTA 6 تێدا دەبی بێگومان
یاری سەرنجاکێش دیارە لە ڕووی گرافیکەوە بەڵام مهمەکە چێ لە ڕووی چیرۆک میهمە لەبەرەوەی باسی بۆسی دەکە کرایم بۆس تۆ یان دەبیتە بۆس یعنی سەرۆک مافیا یان دەبی سەرۆک بۆسەشی ناو بی سو مایکل ماتسن پێم وابی لێرە کرایم بۆسەکەیە تۆ یان دەبی دژمنایەتی بکەی پێم وابی یان دەبی بیکوژی سو نازانم چی هانیانە پس یاری سەرنجاکێش دیارە هیوادارم ئەو یاریە لە ئاسی چاڕوانەکەمی لەبەرەوەی بەڕاستی هیوام زۆر لێ بەرز کردەوە کەشتەی غەڵەتشە بەڵام هیوام زۆر بەرزە لەو یاری کە بڕگارە لە 28 سێ لەسەر پیسی بڵاو بکرێتەوە دواترش دێتە سەر کۆنسوڵەکان شتشکی شێو یاری بەدڵمە باسی ساڵی نەوەتەکان دەکە کە پرفێکتە لە بۆ کەش و هەوای شاری فلۆریدا لەبەری چیرۆش زۆر خۆشی مافیا لەو کاتە هەبووە لەوێ هیوامان وابوو DLC یاری ئێلدن ڕینگ لە گەیم ئەوەرز ببینین بەڵام بەداخەوە DLC-ەکەمان نەدیت بەڵام فرام سۆفتوێر دروستکەری ئێلدن ڕینگی یاری داهاتوی خۆیان ئاشا کرد بە شێکی زۆر سورپرایز کەس باوەڕیوانە بوو ئەو یاریە دروست بکرێت لەبەرەوەی یاریەکە ناشا کردیە کاتی خۆی ئەو ستودیوی کە لە ساڵی نەوەتەکان دروست بوون یەکەم یاری خۆیان دروستیان کرد ئەو یاریە بوو ئەویش یاری Armored Core 6 Fires of Rubicon Armored Core یەکێکە لە یاریە بەناوبانگەکانی فرۆم سۆفتوێر کاتی خۆی بەڵام ئێستا ناوبانگەی نمایە کەس نازانی هەر چ شات سو بەشی شەشەمیان ئاشا کرد VI کە پێم وابی دەکات 6 ئەگە غەڵەت نەزانم چارە شەشەم بەزمی ئەم دەڵێم 6 ئەو یاریە باسی سەردەمەکی دەکات بە سەردەمەکی داهات زۆر دوور درێژ ئۆشتان دەکاتن تۆ وەکو تۆ کۆنتترۆلی جۆرە هەیکەلێکی زەبەلاحی مێک دەکەی ئەو جۆرە مێکانە ئەو هەیکەلانە وەکو ڕۆبۆتی زەبەلاحن بەڵام مرۆڤ کۆنتترۆلیان دەکات بێگومان باسی هەسارەکی دەکات جۆرە مادەشتی دە مادەیە وا دەکەکەەوە وزەی بە شێوێکی زۆر ئاسان بەرهەم بێ هەموو هەسارەکانی کە لەسەر مادەی بەشڕ دێن جەنگەکی زۆر ڕوویدا لە پاش چەندین هزار ساڵی ئەزە دووبارە چیرۆکی ئەو یاری دەست پێ دەکەکەوە مادەکە دووبارە دەدۆزرێتەوە دووبارە دەتۆ شەڕ لەسەری وەکو ئێلدن ڕینگ و سەردەم یاریەکانی فرۆم سۆفتوێر باگراوندێکی دوور درێژتێ ئەجە یاریەکە دەست پێ دەکات یاریش زۆر سەرنجاکێش نییە بەڕاستی لە چاو ئێلدن ڕینگ و God of War ئەوانە بەڵام ئەوەی سەرنجاکێشە سینەماتیکی ڤیدیۆیەکەیەتی کە بە شۆتەکانیان زۆر زۆر بە جوان دروست کردیە و لە ئێستاوە پیجی ستیمەکەی ئێستا ئەپە دەتوانن لە بە خۆتان بچن سەیری بکەن ترێلەکان سکرین شۆت وەشتانە دیارنەکەی بڵاو دەکرێتەوە کەمینگ سوونە بەڵام من وەکو خۆم پێم وایە ئەو یاریە 2023 کە بەلاکەکە دەبێت 2023 بەڵام بەروارەکەی بزەبت ناسانی من پێم وایە لە کۆتایی 2023 Armored Core ئینشاءڵڵا بڵاو دەکرێتەوە ئینشاءڵڵا یاریی سەرنجاکێش دەبێت یاریی لەو جۆرە هەیکەلە مێکانەمان نەکردیە و سەرنجڕاکێش نەبووینە بەڵام ئەگە فرۆم سۆفتوێر دروستیکە ئینشاءڵڵا نازار دەبێت بێمە سەر یاری Horizon Forbidden West DLC-شی نوێی لە بۆ ئاشراکرا بە ناوی Burning Shores واتە کەنار ئاوە سوتاوەکە باسی شوێنە چی نوێ نەخشەیەکی نوێ لە بۆ یاریەکەی زیاد دەکات و چیرۆکەشی نوێ زیاد دەکات ئەو شوێنە نوێی زیادیان کردە شای لۆس ئانجلسە بەڵام بەشی هۆلیوودە ئەو شوێنێکەوە نیشانەی هۆلیوودی تێدا بێگومان یاریەکە باسی هەزاران ساڵ دوای ئێستا دەکات بۆش دەبین نیشانەی هۆلیوودمایە بەڵام جیهان لە ناو چووە و دووبارە دروست بیتەوە و ئێستا حالیان ئەو شتەی لێ دروست بووە هۆرایزن دەبینین چیرۆکەشی وادانرێ ئەو دیڵسیە تۆ بە فڕینەوە دەچیم واتە تۆ لە یاریەکەی دەبی کۆتاییەکە پڕیبی یاخود یاریەکە لە پاش ئەو DLC لە پاش یاریەکە دەست پێ دەکە لە بەرەوەی میکانیکی فڕین لە کۆتایی یاریەکەی وەری دەگەین سەرنجاکێشە حەز دەکەم بیکەم بەڕاستی هۆرایزن یەکێکە لێ باشترین یاریەکانی ئەو ساڵ چیرۆکەی زۆر خۆشە گرافیکی نازدارە و فڕینەکەش یەکجار خۆشە حەز دەکەم ئەو DLC بکەم بڕیار 2023 بڵاو بکرێتەوە بینە سەر تێکن هەشت گەیمپڵەی وەروە تڕۆیلەر وەروە شتێکی سەرنجاکێشی لێ ئاشکراکرا جون کازاما دەگەڕێتەوە ئەگەر جون کازامای ناناسی لە بەشی دووەمی یاری تێکن دووی کاتی خۆی لەسەر پلەیستیشن یەکی پێم وابوو جون کازاما دەمری داچی یەک لە کارکتەرە پاڵەوانەکانی یاریەکەیە و گیانە دەست دەدا و دەمری بەڵام لە پاش ئەو هەموو ساڵە لە پاش ئەو هەموو پەشەی لە 2 لە بۆ 8 لە بەش یاشتم جون کازاما دەگەڕێتەوە بە ستایلێکی جیاوازتر بە گەیمپڵەیەکی جوانتر وەروەها هەرێکە لە کارکتەرەکانی کینگ پۆل لارس مارشل لۆ و جاک ئەیت هەر هەمویان تیاندا لەو پاڵەوان لەو یاریەی پاڵەوانن گرافیکیان زۆر جوان دروست کرایتەوە شتێکی نازداریان تێدایە حەزم لە تێکنیە حەزم لە دووبارە بچمەوە ناو کەشوهاو چیرۆکی بەڕاستی لە مێژە چیرۆکی تێکنم بەدڵ نەبووە بەڵام گەڕانەوەی جون کەزەما بەجددی حەز دەکەم لەبەر کاتی خۆی یەکێکە لە کارکتەر سەرنجاکەشەکان بەروی حرەکاتشی زۆر جوانە بەڵام 2000 بوو کە کارکتەری تێدا ئێستا گەڕایتەوە
تێکن هەشت لە 2023 بڵاو دەکرێتەوە. سایبەرپانک 2077 ترێلەرەی لە بڵاو کرایەوە و هەر لە گەیم ئەوەرز ئاشکرا کرێتەوە ئەکتەری خۆشەویست ئیدریس ئەلبا لە یاری سایبەرپانکەی هەیە و لە دیڵسیەکەی بەشدارە وەکو کارکتەرێکیش دەیبینین و شکلیشیان دروست کردەوە و دەنجی ئیدریس ئەلباشی تێدایە. دڵخۆشم لەبەرەوەی سایبەرپانک بە خراپی دەستی پێکرد بەڵام دوای باشتریان کرد ئێستا زۆر باشە وەزعی CD پرۆژێکە بەعام وەزعی باشە و دانانی ئیدریس ئەلباش لەگەڵ جۆن ویچی ئەچەند جۆمیک نییە کیانۆ ریڤسە بە ڕۆڵی جۆنی سڤەرهاند بەڵام مهم ئیدریس ئەلبای لەگەڵ جۆن ویک و کیانۆ ریڤسی بینون لە یاری سایبەرپانکی نازدار دەبێت. ئەو دیLCە کەی بڵاو دەکرێتە 2023 بەناوی فانتۆم لیبرتیە بگمەم بە پارەیە بە بخۆڕایی نییە بەڵام کە بڵاو کرایەوە پێتان دەڵێم نرخەکە نزیک بنیۆ لە بڵاوکردنەوەی نرختان پێ دەڵێم پێتان دەڵێم کە چ زیاد دەکات چ کەم دەکات. یارێکی دیکەش ئاشرا کرا بە ناوی بانشرز گۆست ئۆف نیو ئیدن یارێکی نوێی بانەشەرە کە کاتی خۆی پێم وابی بە چەند شێوازەگە و زۆرە یاریە دروست کرا بەڵام سەرکەوتو نەبوونێت تاوەکو ئێستا بانەشەرز ئەو زار دروست کردێتەوە. بانەشەر ئەوەی تێی بگەم ئەوەیە کەوا چیڕۆکەی باسی تۆ دەکەوەکو پاڵەوانی ئەو یاریە بەڵام تۆ دەبێ هاوپەیمانی لەگەڵ ڕۆحێک بەستی لە بۆ دۆزینەوەی ئەو ڕۆحانەی کەوا جیهانیان تێکدایە واتە گەیم پڵێگەی پەیوەندی بە گۆستی هەیە بەڵام گۆستی باش و خراپەت هەیە تارمایی باش و خراپەت هەیە. گرافیک زۆر جوان بوو سینەماتیکەی جوان دیارە گەیم پڵێەکەی تقریبا بە یاریی ئۆپن وۆڵدی لینیەر دەچیەوەتە بۆچی گادۆڤارن منە هەندێک شتی هەیە ئۆپن وۆڵدە جیانی کراوەیە هەندێک مەرحەلەشی هەیە لینیەرە تاوا دەبی خۆتوە بچێ پێش بەڵام گرافیک و ئینجینەکەی کە پێی دروست دەکرێت زۆر سەرنجڕاکیشە بەتابەت دیمەن سینەماتیکەکان دومچا زۆر بەڕاستی دەچی و گەیم پڵێکەشی جوان دیارە ئەگەر بەو شێوازە بڕۆ تاکۆتایی. بانشرز گۆست ئۆف نیو ئیدن پێم وابی ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە. ترانسفۆرمەرز ڕادیۆئاکتیڤ لە مێژە یاریی ترانسفۆرمەرزمانیە لە مێژە یاریی باشی ترانسفۆرمەرزمانیە ترانسفۆرمەرز هەم لەبەرەوەی فیلمێکی نوێی ترانسفۆرمەرز هەیە لە ساڵی داهاتوو یاریی نوێی ترانسفۆرمەرزمان هەیە بەناوی ڕادیۆئاکتیڤ هەرچەندە ئەو یاریە کارکتەری ترانسفۆرمەرەکەمان نەبینی تەنیا دەستی پیشان دەدا کە پێم وایە بەمبڵبیە لەبەرەوەی ڕەنگەی زەردە بەڵام وەکو چیرۆک پێم وایە باسی بەشی چوارەم و پێنجەمی فیلمەکانی ترانسفۆرمەرز دەکات ئەو کاتێکەوە لە خراپترین وەزعی خۆی بوو فیلمەکانی کە چیرۆکانیان زۆر بێمانە بوو ئەکستینکشن و ئەوانە بەڵام ترانسفۆرمەرزم خۆش دەی وەکو خۆم بەشی 1 و 2 3 عاشقیم بەڵام بەشی 4 و 5 ئەوانە تی چەندە بەڵام بەمبڵبی هینایەوە و ئێستاش ترانسفۆرمەرزە نوێیەکە ڕایز ئۆف دە بیست ئەوی زۆر نازدا دیارە فیلمەکە ئەو یاریۆش هیوادارم نازداربی بەڵام پێویستە گەیمپڵی ببینین اینجا بڕیاری لەسەر بدەین. یارێکی بە ئیندی دەچی بەڵام لە هەمان کاتێکدا یاریی زۆر سەرنجڕاکێشە کە پەزڵە یارێکی مەتەڵیە بەناوی ڤیو فایندەر تۆ زۆرە پەزڵەکە دەداتێ ئەو وەکو وێنەیەکە ئەو وێنەیەکە دەبتە مەرحەلەیەک دەچێ ناوی مەرحەلەکە دەبڕی کە میکانیکێکی زۆر جوانە لە یاری هەبی لە مێژە یاری وام نەبینیوە و نەم کردووە و هیچ زیاتر لە یاریەکانی دریم ئەگەر یاری دریم بکەیتەوە چەندین یاری جیاوازە ناو دریم هەیە کە دریم بەخۆی پلتفۆرمە لە بە دروستکردنی یاری هیوادارم یاریشی نازداربی ئەوەش 2023 پێم وایە بڵاو دەکرێتەوە. یاری ریتەرناڵ دێتە سەر PC ریتەرناڵ بێگومان دەزانن لەسەر پلیستیشن 5 بڵاو کرێتەوە لە مێژە دەنگ و هەیە بێتە سەر PC بە فەرمی ئاشاکرێ بەم زوانە دێتە سەر PC لەسەر ستیم و ئەپێک ستۆری بەردەست دەبی تەواوی تایبەتمەندەکانی PC تێدا دەبی لە DLSS FSR ئەو جۆرە تویک و شتانێک کە لە بۆ جەماعەتی PC ئیسفادە لێ دەکەن تاوەکو یاریەکە بە کواڵیتیی باش و پرفۆرمەنسێکی باش ئەنجام بدرێ بەم زوانە دێتە PC. ترۆیلەرێکی زۆر سەرنجڕاکێشی نوێی بۆ یاری ریپلیس بڵاو کراوە ئەو جۆرە یاری 2D کەوا ساید سکرۆڵە چەند جاری دیکەش پێم وابی پاریش بوو لە گەیم ئۆرز بوو لە گەیم ئۆرز بوو پێم وابییان ئەو ساڵ بوو لە هاوین باسی ریپلیسمان کرد کە یارێکی زۆر سەرنجڕاکێش دیارە لەبەرچش لەبەر مەسەلەکەش ئارت دیزاینەکەیە هیوادارم وەکو یاریەکەی دیکەی نەبیکەوە ئەو یاریەکەوە جەماعەتی لیمبۆ ئینسای دروستیان کرد ئەو ساڵ زۆر خراپ بەڕاستی هیوادارم ریپلیست لەو جۆرە نەبی یاریشی نازداربی لەبەرەوەی ساڵی داهاتوو پێویستم بە یاریێکی وەو هەیە لە تۆپتێنی خۆم دای بنێم. ئەپدەیتێکی نوێ وەک گەیم پڵەیەکی نوێ و وەکو دیLCەکە بەڵام پێم وای بە فری و بە خۆڕایی دەبی لە بۆ ئەمۆنگەسی زیاد دەکرێت بەناوی هاید ئەند سیک. هاید ئەند سیک یاریێکی بەناوبانگە جۆرە گەیمەکەکەوە جۆرە یاریەکەکەوە مرۆڤ لەگەڵ یەکتری دەیکە لە ماڵەوە یاخود گەنج و منداڵ پێکەوە لە ماڵەوە دەیکەن ئەویش چیە یەکێک دەرێت چای خۆیدا دەخە ئەوانکە خۆیان دەشارنەوە تۆ دەبی بچی بیان دۆزیەوەکەوە لە کوێنە جا ئەو ستایلە یاریکردنە دێتە ناو یاری ئەمۆنگەسی و ئەو کەسێکەوە چای خۆی دادەخەکە هەموو چێوە چوینە دەبتە ئیمپۆستەرەکە ئەو کەسێکە ئەوان کە دەخوا و دەکوژی
سەرنجاکەش دیارە هایرن سیک پێمابی ئەو لەو ماوەیە نزیکەی بڵاو دەکرێترارە سەری ساڵێ بەردەستبی هیوادارم ئەمۆنگەس دووبارە بستەوە ترندی یاریەکان لەبەروی بەجددی یارێکی خۆشە کات هەبی برادر زۆربی توای زۆر بە ئاسانی چەندی ساعت لێناو بەسە بێ و تا موسێژی خۆشی لێوەربگری Street Fighter 6 گەیمپلەیەکی نوێ لە بۆ بڵاو کرایەوە گەیمپلەیەکە زۆر جوان دیارە ئەنیمەیشنەکەی زۆر جوان دیارە ئەندەک ڕەخنەشیان لێگرت بوو لە ئینتەرنێتی لەسەر لاشەی ئافرەتەکانی دروستیان کردێک کە بەحساب زیاد لە حد سەرنجڕاکێش کراینە بە شێوەیەکەوە بە چاوەکی سێکسی خەڵک سەیریان بکە بەڵام ئەو جارە بینیمەوە بەجددی جوانە یعنی مۆدێڵی کاراکتەرەکانیان کریت بە شێوازەکی ئانەمەی ژاپۆنی و کارتونی ئەمریکی تێکەڵ کردێکەوە هەردوو فان بەیز هەم ئانەمەی ژاپۆنی و هەم کارتونی ئەمریکی حەزی پێ بکەن و ئەنەمەیشنەکەی بەجددی ستایلش تایبەت بەخۆ هەیە Street Fighter 6 زۆربەی کاراکتەرەکانی جیهانی Street Fighter بەگشتی لە خۆ دەگری چیرۆک کەشی زۆر سەرنجاکێش دیارە و جیهانی وڵاتەکانیشی کە شەڕی تێدا دەکەی هەڵبژاردنەکەیان ئاشا کرد شێوە و دیزاینەکەی چۆنە چەندین شاری جیاوازیان ئاشا کرد چەندین وڵاتی جیاوازشان ئاشا کرد کە زۆر جوان دیارە گرافیک بەگشتی جوان دیارە چیرۆکی سەرنجاکێش دیارە هیوادارم ئەو یاریە سەرکەوتوبی لە 2 مانجی 6 داهاتوو بڵاو دەکرێتەوە یەکێک لەو یارانەی کەوا لەوانێ زۆربەتان نەشتان کردبی بەڵام تەنیا گوێتان لێ بوو یاری هەیدیز بوو هەیدیز بەشی دومی لە بۆ ئاشاکرا بەڵام ئەو جارە پاڵەوانەکەمان کاراکتەری هەیدیز بەخۆی نییە بەڵکو کاراکتەری کوڕەکە نییە بەڵکو کاراکتەرێکی کچە ئەو جارە کاراکتەرێکی کچمان هەیە بە ناوی مۆڕۆس لەگەڵ چەندین خودای جیاوازمان هەیە بە ناوەکانی وەکو نێمەسس ئەپۆڵۆ ئەوانە لەو یاری بەشدار دەبن یاری هەیدیز بەگشتی یاریشی ڕۆگڵایکە واتەکە بمری دێوە سەرەتای ئەو چاپتەر و مەرحەلەی بەتەواوەتی هەموو شتەکان لەدەست دەدەیت وەروە یارێکی مەیلە و کامێرا بە شێش استراتیژی یاریەکە نیشان دەدەم یاریش تا و ئەکشنی RPG بەشی یەکەمی سەرکەوتنەی زۆر گەورەی بەدەستی نەبڕاستیە تەقیەوە لە هەموو جیهان بەشی دووەمیشی لە ڕووی ڤیژوەڵەوە زۆر جوان دیارە و جیهانەکەشی بێگومانە ناو جیهانی گریک مەثۆلۆجیە وەکو گارۆڤارە کۆنەکان باسی هەیدیس و زیوس و ئەوانە دەکە لە بەشی یەکەم ئەو جارە چەندین خودای جیاوازی دیکەی تێدایە ئەو یاریە لە ساڵی داهاتوو لەوانەیە بڵاو بکرێتەوە نایت ئەنگڵ یاخود نایتینگڵ یان نایت ئەنگڵ یارێکی نوێی کامریکەسی سێمی بە ستیم پانکی ئێمەمۆ دەچوو بەڵام بەدیاکردکەوە ستیم پانک و ئێمەمۆ نییە و زۆرە یاری یاری شتاو تەبیعی دەتوانین بەتەنی ئەنجام بدەیت توانین لەگەڵ برادر و شتەکانی خۆشت پێکەوە ئەنجام بدەن ئەو یاریە تۆ وەکو لێکۆڵەرێک یاری دەکەی زۆرە چەترێکت پێەیە بەو چەترە دەتوانانی زۆر شت بکەیتەوە لەلایەن بایوێر ئەلومنی بەرهەم هاتووە لە 2010ەوە خەریکن باسی سەردەمی دراگن ئەیج دەکە سەردەمی ئەژدی هەیەکان بەڵام بە شێوەیەکی زۆر تاریک یارێکی تەواو RPG تەواو دەتوانین شتومەکانی خۆت دروست بکەی بەیز دروست بکەی و باسی لەو سەردەمەش جۆرە بوونەوەرێک هەیە کە پێیان دەوترێن ڕێڵم وۆکر ئەو زۆرە بوونەوەران توانن چەندین جیهانی جیاواز ببڕن دەتوانن بێنە سەر زەوی گرافیکی جوانە بەڵێ گەیمپڵەی خۆش دیارە بەڵێ کەی بڵاو دەکرێتەوە نازانین چاوەڕوان بن نایتینگڵ ئینشاڵڵا بە یارێکی سەرنجڕاکێش و نازادەرێت یارێکی زۆر باشی Lord of the Ringsمان نەبینیوە لە چەندی ساڵی ڕابردوو بۆیش یاریێکمان هەیە کە لەو جیهانی نییە بەڵام هەمان ستایلی هەیە بە ناوی The Lords of the Fallen Fallen Gods نییە ئەو یاری کۆنەی کە لەگە پلی پێنجی بڵاوکرێت ئەو یاری قۆڕەنیە ئەو یاریشی تاوە نوێ تا نوێ نیە لەبەر بەشی دووەمی یاریەکە هەر ئەو ناوەی هەیە Lords of the Fallen باسی 2000 ساڵ پاشەوی دەکە ئەویان زۆر سەرکەوتنەوە بەش یەکەمی یاریە بەڵام ئەو بەشی دووەمە پێم وایە لەبەرەوەی زۆرە کەشوهایشان دروست کردێکەوە زۆر بە یاریەکانی زۆر بە چیرۆکی Lord of the Ring و Game of Thrones دەچین دارک فانتەسیێکی زۆر توندن دوادارم سەرکەوتبی گرافیک زۆر جوان دیارە چیرۆکیشی لەبەرەوەی دارک فانتەسیای تاریکە حەزم پێیتی و ئەو کەسێکەوە قسەش دەکە لە ناو تڕیدەرەی دەنجی میلی ئالۆکە کەوا لە زنجیری House of the Dragon Game of Thrones پاڵەوانە کە دەنگەی زۆر خۆشی هەیە The Lord of the Fallen لەڕووی گەیمپڵەی هێشتا بە تەواوەتی قەنەعەتم تەواو پێی ناتیە چکم هەندێک شتی بچووکمان لێبینی زۆرشمان لێ نەبینیوە بەڵام وەکو دیمەنی ڤیدیۆیی وەکو سینەماتیک و وەکو ئەو زۆرە CGیانێ بڵاویان کردەوە سەرنجاکێش دیارە وەروە تڕیلەرێکی نوێی یاری Final Fantasy 16 شراکراوەڕانی خۆشەویستم کە زۆر جوان دیارە زۆر حەزشم لێ بۆ یەکەم جار لە ژیانم یارێکی Final Fantasy بکەم هیوادارم یەکەم یاری کە بیکەم Final Fantasy 16 بی لەبەرەوەی حەزم لەو جۆرە سێتینگەیە کە باسی سەدەکانی ناوەڕاستی ئەوروپی دەکە و هەم لە ستایلی هاکن سلاشی Final Fantasy وەکو گەیمپڵەی
هیوادارم نازدار بی ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە لەسەر پلەیستیشن. یارێکی نوێی کڕاشمانەیە و ڕێنی خۆشەویستم، بەڵام بەداخەوە یارێکی تەواو و سۆلۆ ئەدڤێنچەر نییە وەکو یاریەکانی دیکەی کراشی، بەڵام بە ناوی کراش تیم ڕەمبڵە کەوا یاریکردنی 2 کەسی و 3 کەسی و بە گروپ و ئاوەکو مەڵتیڤەرسسی لەو جۆرە یاریانە دەبیتن نێوان دەک بات ڕۆیاڵ و تیشت تێ بکەن. هەشتا بزە بزانیاری زۆرمانە ساوی یاری نییە چکە یەکەم ترۆنیرە بڵاوکرێتەوە، بەڵام کاتێک زانیاری زیاد لە ساوی یاری بزانم پێتان بڵێم. یاری The Last of Us Part 1 دێتە سەر PC لە مانجی 3 بزە بە 3 2023 یاریەکە دێتە سەر PC. یەکەم جارە یاری The Last of Us بێتە سەر PC و دڵخۆشم بەو کەسانی کە پیسیان هەیە و پلەیستیشنیان نییە بۆ یەکەم جار دەتوان ئەو یاریە ئەو شاکارە لە بۆ خۆیان تاقی بکەن. فۆرسپۆکن بە شێوەی تاقیکاری ئێستا حالێن لەسەر پلەیستیشن 5 بەردەستە، ئەو کەسانی پلەی 5یان هەیە دەتوانن دێمۆیەک لەو یاریەی بە شێوەی ترایل لە بۆ خۆتان داوڵۆن بکەن و تاقی بکەنەوە پێشەوەی یاریەکە بکڕن. ئۆکەی ئەوە سەردەم هەواڵەکانی گەیم ئەوەرز بوو کە نزیکەی 35 دقیقە لەکنە من نازانم لەکنە گۆرەتە چەند کورت دەکرێتەوە 35 دقیقە باسی گەیم ئەوەرز و یاری نوێیەکان دەکەن. بێنە سەر هەواڵەکان لەو هەفتەیە چەندین هەواڵی جیاوازە بوو، بەڵام گرنگترینیان باز دەکەن لەبەرەوەی کاتێکی زۆرمان پێچوو تاوەکو ئێستا. مهمترینیان بە باسی ئەوەی بکەین مایکرۆسۆفت نرخی یاریەکانی بەرز کردەوە، نرخی یاریەکانی کردە $70 لە یاری داهاتووی وەکو ستارفیلدا، فۆرزای نوێیە، هەر یارێکی نوێ ڕێدفۆڵ ئەوانە نرخیان دەبتە $70، بەڵام مایکرۆسۆفت هۆکاری سەرەکی گرانکردنی نرخی یاریەکەی پێنەوتین، تەنیا نرخی یاریەکان بەرز دەکەینەوە بەرەوەی پێویستە بەرزیکەینەوە و کۆمپانیەکانی دیکە ژوایان کردیە ئەمە ژوە دەکەن. کە پێم وایە هۆکارشی زۆر نابەجێیە بەڕاستی بەرامبەر گەیمەرانی خۆیان بیکەن هەرچەندە بەرزکردنەوەی نرخی یاریەکانە بە $70 لەوانەیە کاریگەریی زۆر نەکاتە سەر گەیمەرانی کەس بۆ کەس بە تایبەتی کچوچی من مەسەڵەن گەیم پاسی بەکاردێن ئەو یاریانە بە خۆڕای لەسەر گەیم پاسیە بەردەست دەبن ڕۆژی یەکەم، بەڵام ئەوە ئاماژەیەکە بۆ ئەوەی کەوا لە ماوەیەکی نزیک مایکرۆسۆفت گەیم پاسیش گران دەکات، نرخی بەرز دەکاتەوە. تەمشا لێ دەڵێم قسەشی نابەجەیە کەوا دەبایە ڕوونکردنەوەی زیاتری بدا بە مایکرۆسۆفت لەبەرەوەی کاتی خۆی کە پلەیستیشن سۆنی کە نرخی یاریەکانی خۆی کردە $70 چەند هۆکارێکی باس کرد. یەک لە هۆکارەکان ئەوە بووکەوە وتی پێچوو یاریەکان ئێستا حالیان بەرز بوویتەوە، ئەگەر بمانەوە یاری چۆک God of War Ragnarok Horizon Forbidden West دروست بکەین کە هەر یاری نزیکەی $250 ملیۆن تێچووە، پێویستمان بەوەیەکەوە نرخی یاریەکە بۆ $10 لەسەر پلەیستیشن 5 بەرزکەینەوە تاوەکو بتوانین لە کواڵەتی یاریەکە کەم نەکەینەوە، پارەیەکی پێویست لە بۆ یاریەکە دابین بکەن. ئۆکەی پێمان ناخۆش بوو زۆر قسەشم بە سۆنی گوت ئەو کاتی، بەڵام تێگەیشتم گوتم ئۆکەی ئەگە یاری چۆک God of War Ragnarok دروست دەکەن بۆ $10 من چ ناوێت مشکلە نییە پارەکەی دێن لەبەرەوەی دەزانین سۆنی یاری زەبەلاح و ناوازەمان دەداتێ. گەیمەران تا ڕادەی قبوڵیان کرد، بەڵام ئێستا گەیمەرێکی زۆر لە تویتەری دەبینم، گەیمەرێکی زۆر لە فەیسبووکی لە سۆشەڵ میدیا بەگشتی لە جوابی فیل سپێنسەری خۆشی کە بەخۆشی ئەو ڕیتویتانەی بڵاو کردبەوە گەمەر زۆر نەڕازێ دەڵێنەوەکە نرخی یاریەکان بەرز دەکەیەوە، بەڵام تاوەکو ئێستا یاریەکەت پێنەگۆتینەکەوە کووە. ئێستا من نازانم ستارفیلد چۆنە، تۆ چۆن ستارفیلد نرخی دەکەی $70 بێ ئەوەی کە پێم بڵێ و پارەی سەرف دەکەی. ستارفیلد نازدار دەبی نازدار نابی پێویستە یاریەکی زەبەلاحی خۆت بڵاوکەیەوە بڵێ ئەگەر بتانەوێت یاریشی لەو شێوە بڵاوکەینەوە پێویستمان بەوەیە نرخی یاریەکان بەرزکەین لە $70 پێویستەوە بڵێ. سۆنی Ghost of Tsushima بڵاو کردەوە ئەو ساڵی لەگەڵ The Last of Us 2 کە دوو یاری زۆر تۆپن ئینجا ئەو قسەی کردوتی لە بۆ بەرەمێنانی یاریەکانی خۆمان پێویستمان بۆ نرخ یاریەکان بەرزکەینەوە لەبەرەوەی کواڵیتی دانەبەزی. بەڵام مایکرۆسۆفت ئەو ساڵ چ بڵاو کردەوە ئۆکەی لە مانجی 1 تا مانجی 12 یەک یاری گەوری خۆتم پێ بڵێ بڵاو کردیتەوە. گەیم پاس نازدارە بەڵێ تۆنێک یاری تێدایە، بەڵام هیچیان ئیتو نییە وەکو یاری نوێ. تۆ دەبا دوسێ یاری گەورەی بڵاو کردباوە ئەو ساڵ ئینجا نرخی یاریەکانی بەرز کردباوە یاخود نرخی گەیم پاس بەرز کاتەوە. ئەکیدم بەرزی دەکاتەوە دوسێ ئەو پەڕین دوو مانجی دیکەیە پێش دەرچوونی ستارفیلدی ئەکیدم لەوەی بەرز دەکات لەبەرەوەی هۆکارەکە تێدەگەم مایکرۆسۆفت دەوێت بڕ قازانج بکە لەبەرەوەی بەجددی پارەی زەبەلاحی سەرف دەکەن. پێم ناخۆشە کە نرخی یاریەکان بەرز بکرێتەوە بەبێ هۆکار لەبەرەوەی دوێ دەڵێن بێ هۆکار لەبەرەوەی باوەڕ ناکەم مایکرۆسۆفت ئەو پارەی کە بەرزی کردیتەوە ئیسیفادەی لێ بکە لەبەرەوەی کەس یاری ئەکسبۆکسی بە دیسک ناک ناڵم کەس نای بڵێ کەس بەڵام بەگشتی گەیمەر تەنیا لە گەیم پاسی یاریەکان داوڵۆن دەکات کەس $70 بیارەشی ئەکسبۆکس نادا کە بە فری لە گەیم پاسی هەبێ لۆ نرخ بەرز دەکەیەوە شکلی خۆت ناشیرن دەکەی تێ ناگەم وای پێویستە ئارەنەو لۆ دەکەی دیارە لەوە دەکات هیوادارم مایکرۆسۆفت نرخی گەیم پاس بەرز نکاتەوە جارێ بەرزی کاتەوە دوایە مشکلەمان نییە ئەگە یاریەکە کۆڵەتیان بەرزە بەرزیکەوە بەڵام جارێ نا پێویستە دو یاری مایکرۆسۆفتی ببینین من ساڵەکە پارەی گەیم پاسی دەدەم سوود دەکەم لە گەیم پاسی وەگرتێت لە ڕووی یاریەکانی مایکرۆسۆفتی هیچ تەنیا یاری جیاوازی پێ دەکەم یاریەکان کە مایکرۆسۆفتی نییە ئەگە بتێ نرخی یاریەکانی خۆ لەسەر بەرزکەوە و نرخی گەیم پاسیش دەمستەقمە بەرزکەوە
پێویستە هۆکارێکمان بدێ لەبەرەوە هۆکارە بەرزی دەکەمەوە ئەگەر نا شکلی خۆتکە ناخشیرم مەکە مایکرۆسۆفت لەبەرەوەی حالیان ئێستا تەنیا دڵمان بە تو خۆشەکە یاریەکانمان بە فری پێ دەبێت قسەکردن لەسەر مایکرۆسۆفت و فیل سپنسەر و ئانە لەو هەفتەیەش چی بۆمبەکەم بڵاوبەوە بۆمبەچیان بڵاو کردەوە فیل سپنسەر بە فەرمی لە تویتەری ڕایگەیاندکەوە لەگەر نیتندۆی کەوتنێتە ڕێکەوتن یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لە ستودیۆکانی ئاکتیڤیژن و بلیزاردی دەیندا سەر نیتندۆی لە بە ماوەی 10 ساڵی عەقدە بەردەوام دەبێت و ئامادەنە هەمان عقد لەگەڵ پلەیستیشنی بکەم بەڵام تاو کەستا پلەیستیشن وەڵامی نەداوەتەوە بەڵام نیتندۆ وەڵامی داوەتەوە ڕازیشە کەواتە تا 10 ساڵی دیکە ئەز نازانم بزە بدەکەوە دەست پێ دەکاوە عقدی لەگەڵ نیتندۆی بەڵامی هێم تا 10 ساڵ یاریەکانی کاڵ ئۆف دیوتی دێتە سەر نیتندۆی بەڵام کێشەکە لێرە ئەوەیە یاریشی گەورە و زەبەلاهی و کاڵ ئۆف دیوتی لەسەر نیتندۆی کوجێ دەبتەوە دەبی کواڵەتی زۆر بێتە خوارێ یان سکای گرافیک بکەن یان کاڵ ئۆف دیوتی مۆبایل لە شێوەکان بێتە سەر نیتندۆ سویچی یان وارزۆنەی وارزۆنی مۆبایل بێتە سەر سویچی نەک یاریێکی کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر 2 کە بە چیرۆک و تەرتیباتشتەوە بێ لەبەرەوەی سویچ قەبارەکەی زۆر گچکەیە میمۆریەکان زۆر گچکەنە و قوتیان نییە ئەوەندە قەبارەیان نییە یاریی کاڵ ئۆف دیوتی نزیکەی 150 گیگە نازانم کو دەیکەم بەڵام دڵخۆشم لەبەرەوەی ئەگە یاریش وەکو وارزۆنی بێت سەر سویچی ئەمە دەتوانم لە دەرێ بیکەم مەمنونین زۆر پاسان دەکەم هەر لەو هەفتەیە فیل سپنسەر ڕایگەیاندکەوە هۆکاری سەرەکی ئەوەی مایکرۆسۆفت ناتوان لەگەڵ سۆنی ڕێکەوی یاخود سۆنی ڕازی نییە بە عقدەکانی مایکرۆسۆفتی کە چەند جارە دەیداتێ لەبەر ئەوەیەکەوە سۆنی دەیەوێت ئەکس بۆکس بچووکتر لە پلەیستیشن بە جیهان نیشان بدە واتە ئەکسبۆکسی بە بچوشی نیشان بدە و خۆی وەکو ژمارە یەک بمێنێتەوە لەناو بازرگانی ڤیددیۆ گەیم و هەموو هەوڵەشیش دەدا ئێمە بچوو بکاتەوە ئەوە وەڵامی فیل سپنسەر بووکەوە لە بەرز سۆنی ڕازی نابی بەو عقدانەی کە پێشکەشی دەکەن پێکمان سۆنی ڕازی بی و ڕازی نەبی لەوانەیە ئیشەکە هەر بکرێ بەڵام لەو هەفتێش خبرێکی دیکە بڵاو کرێەوە کەەوە FTC جەماعەتی ڕێگە پێدرا ئەوروپیەکان بە فەرمی چونە دادگای لە دادگا تۆمەت یاساییان لەسەر مایکرۆسۆفتی ئاشا کردیە خودت بڵاو کردەوە تۆمەتیان خستە مایکرۆسۆفتی کەەوە خەریکی منافق دروستکردنی بازارێکی منافقە لە مەسایلی کڕینەوەی ئاکتیڤیژن و بلیزاردی FTC دەیەوێ مایکرۆسۆفت نتوانی ئاکتیڤیژن و بلیزاردی بکڕی مایکرۆسۆفت لەگەڵ نیتندۆی عقدی کردیە کەەوە ئەگەر ئاکتیڤیژن و بلیزارد ببتە ئیوان دەدەنەوانیش تاوەکو 10 ساڵ کێشی زۆر گەورە هەیە بەڕاستی ئایا کامیان سەرکەوتە بن کامیان سەرکەوتی نابن نازانم بۆ چونم نییە لەو شەڕی حەز دەکەم بکرێ نەکرێ هیچ بەعازم نییە بەڕاستی بکرێ قازانزمە نەشکرێ ئەڕم کێ سۆنی خەریکی دروستکردنی یارێکی نوێ ئەنچارتە بەڵام نایتی دۆک خەریک نییە واتە ستودیۆیەکی نوێ بەرهەمی دێنی نایتی دۆک سەرپەرشتی پرۆژەکە دەکات ئەو پرۆژە نوێە پێشبینی دەکرێت یاخود چکە دەنگۆیە پێشبینی دەکەکەوە یاریەکە ڕیبوت بکرێتەوە هاوشەوی چۆن گالۆڤاری 2010 ڕیبوتی زنجیرە یاریەکانی گالۆڤاری پێشووی کردەوە ڕیبوتەکە پێدەوترێن ڕیبوت سۆفت واتە هەمان کارکتەر لەوانەیە ببینێ و نەمینێ کارکتەرێکی نوێتی داوێ من باوەڕ ناکەم نێتن درێک بگەڕێتەوە نێتن درێک لەوانەیە وەکو باوکێک بگەڕێتەوە کەەوە لە چەند مەرحەلەک هاوکاری کچەکەی خۆی بکە کەوا کچەکی هەیە لە بەشی چارەمبینیمان کچەکی بچوکی هەیە ئالەگە ئەلینە کچەشی دروست دەکەم ئەو کسەلوانەی بتە پاڵەوان لە چەند مەرحەلەک نێتن درێژی دابی دواتر کچەکە بتە پاڵەوانی زنجیرەیەکانی ئەنچارتت تقریبا وەکو توم ڕێدەریە دێ وەختی لەبەروی هەمان شتی دێت دروست دەبتەوە کێ بڵاو دەکرێتەوە نازانین بەڵام سەرنجات شەب بەڵێ زۆر حەز دەکەم ببینم یاری گاروڤار ڕاگنەڕۆک فۆتۆ مۆدی لە بۆ زیاد کرا زۆر گەیمەر هێستا دە بەخۆیان دەتوان فۆتۆ مۆدی بکەن من مەجارم نییە بەڕاستی یاریێک بکەم بەڵام حەز دەکەم ئەپدێتی نیو گەیم پلس بێ ئینجا یاریەکە دووبار دەست پێکەمەوە ئینجا فۆتۆ مۆدی بەکاربینم فۆتۆ مۆد هیچێکە لە فیچەرە زۆر جوانەکانی دنیا ڤیدیۆ گەیم کە ساتە لە خۆت دەچرچێنی کە حەزت لێە لە بۆ یادگاری ببینێتەوە لێمە سەر ئێلدن ڕینجی ئاورانی خۆشەویستم ئەپدێتێکی نوێ ئێستا حالیان بەردەستە کەوا PVP لەناو ئارینایەکان زیاد دەکات لەناو مەلعەبانەی کە لە یاریەکەی هەبوون پێشتر بەڵام نەتوانین بچینەوە ئێستا توانین بچینە لەگەڵ گەیمەری لەگەڵ هاوڕێ تازە دوژمن تا هەرچیەکە هیم خەڵکی ڕاستەقینە بێکەوە 2 بە 2 3 بە 3 4 بە 4 عیب نەبی لە خۆتان تا شەڕی بکەن لێکتری دەن لە من جێکتری بدەم بەناو ڕێگەی ئەو پاور و هێزانەوە یاری ئێلدن ڕینگ وەکو کارکتەرێکی تارنشت بەدەستی نییە تڕێگەرێکی نوێ وەروە بەم زوانش یاری The Division Resurgence لەسەر مۆبایلی بڵاو دەکرێتەوە ئێستا حالیان لە ئەوروپای لە بەشەیە بێتە تاقیکاری بەردەستە لێک دو هەفتەدا دێتە سەر ئاسیای Division Resurgence پێمان وابوو تەنیا یاریی ئۆنلاینە بەڵام یاریش تەنیا ئۆنلاین نیە بەڵکو یاریەکەکەوە لە جۆری ئۆنلاین و چیرۆک و ئەوشتانە دەبیتن چەند جاچش دیارە هیوادارم لە بە خۆتان بیکەن ئەو کاتەکە بڵاو کرایەوە ئاگدارتان دەکەمەوە باشەویستانم زۆر سپاسان دەکەم نزگەی 45 دقیق قسەی دەکەم تۆزە قڕگم لەوانێ بڕگماندی بووبی بەڵام سپاسان دەکەم سەری ئەوڵقەیە بوون ئەوڵقەیەڵقەیەکی دەوڵەمەند و پڕزانیاری و پڕ ترێر و پڕ
ڕۆژی جیاوازی دنیا ڤیددیو گەیم بوو گەیم ئەوەرز هەمووان پیرۆز بیتن تاڵقەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم لایک و سەبسکرایب لەبیر نەکەن خواتان لەگەڵ